پیمانه ساقولتی نوره دیمانی یا جرجو آوا دیهم نیشته مانه آوا دیهم نیشته مانه دل با خود بایش نایی که سان کنه بر بیان دک بسر گردیش نایی دل عاشق دیوانتا ئەگەر تو لە ڕێک بگریت بەرەودەیەکی ئەم وڵاتە جوانەی کوردەواری چراکان کسکز ئەسووتێن و فرمێسک تیشکدا ئەبارێنن لە زۆر ناوچە زمانێکت گوێ لێ دەبێ کلەی تێناگەیت ئەگەر بەلای مێگەلێکدا ڕەت بیت جاران بلوێری شوان ئەوەی ئەوت نەی ئەوتەوە ئێساش نە بلوێر و نە گۆچانی شوان وڵاتی کوردەواری مەستە بە بێگانە ئەو نیشتیمانی خەڵکی تریان بۆ هێنان و یەکێک شوان و یەکێک گاوان و یەکێکیش چێوان ئێمە دەمانەوێت وا بکەین شوانە کوردەکان بلوێرەکانیان هەڵگرنەوە و لەگەڵ مێگەلدا بچنەوە بنار و ئەوەی دەیچریکێنن ڕۆح پڕکات لە ژیانی کوردەواری و چراکانیش جوان جوان بسووتێن. ئێمە ئێستا لە ناوچەی سیوەیلن لە شارباژێر ئەو دێی ئێمە بۆ یەچین دێی بارەی بچووکە دێکی گەشتاری گرنگە ئەم ڕێگای منی لێوەستاوم لێرە ئەچێ بۆ شانەخسێ و مەروێ ئەولام باسنەیە ئەم ڕێگاش بۆ ئەو دیانە ئەچێت کە کۆمەڵە دێی بارەی بچووک و بارەی گەورە ئێمە بەرنامەکەمان لە دێی بارەی بچووک شوێنێکی گەشتیاری گرنگ و ناوچەیەکی خۆش بەومێدەوەی بتوانین هەم لە ڕووی مێژووی و هەم ئێوەش ئاشنا بکەین بە ئەو شوێنە گەشتیاریە گرنگەی تاکو بێن چەند ساتێکی خۆش لێرە بەسەبرن بینەرمان من بە یەک ئۆڕێن بۆ بارەی بچووک. ئێمە لە بناری چیای سوورچێوین لە ناو پەپولە باران و سێبەری چڕ و خوڕەی ئاو ئەمە نیشتیمانی جوتیارە دەستڕەنجینەکانە ئێمە لە بارەین لێرەوە بینەرمان بن چاوی کوردەواریتان پڕ بکەین لە وێنەی ڕەنجینی جوانی دێکە و گوێشتان بە دەنجی بولبول و خوڕەی ئاو پڕ بکەین. یەکەم مێزگە کە گەیشتی نەناودێ حاجی سیروانمان بینی ئەو کۆمەڵێ باسی ناودێ و کەسایەتیەکانی بۆ کردین لە هەمووی گرنگتر بەلای ئێمەوە ئەو هەموو میوەهاتە کە لەم ناوچێدا هەیە لە گوێس قەیسی قۆخ هەڵوژە هەنار ترێ جۆرەها میوەی جوان جۆرەها میوەی خۆش لێرە لە بارێ هەیە
بارەی بچووک نییە، ڕووبەرێکی بەرفراوانی هەیە. ئەم ڕووبەرە بەرفراوانە لەلایەن دێنشینانەوە بەکار هاتووە بۆ ڕەز و باخ و بۆ ئەو بەروبوومەی کە ئەیانەوێت لێرە دەستیان کەوێ. زەویەکی زۆر بەراو بە شێوەیە کە زۆرترین زەوی بەراویان هەیە، چەندین کانیاوی جوان و خۆشەیە، ئاوێکی سازگار. ئەوەی کە ئەڵێن باخێک لە بەهەشت، بەڕاستی بارێ باخێکە لە بەهەشت، جوانەکەی هەند جوانە کە مرۆڤ تێر نابێ لە سیرکردن و لە تەماشای. ئێرە هەموو شتێ ئاوێتەی یەکتری بوون، جوانی باخەکان، فێنچی لەم وەرزی هاوینەدا، سەرچاوەی ئاو و کانیاوەکان بوونەتە یەک تابلۆی جوان کە مرۆڤ لێرە سەرسامی دەبێ. شوێنێکی گەشتیاری لە بارێ ئێمە بەردەوامە بین بە ناو ئەو بارێ جوانەدا، بەژێر دارگوێز و دارقەیسی و هەڵوژە و جێلاس و ئەو هەموودارەدا وردە وردە لەگەڵ ئەو شنە شەماڵە فێنکەدا ئەڕۆین. بارەی بچووک لە ناوچەی سیوەیل و 77 کیلۆمەتر ئەکەوێتە باکووری خۆرئاوای شاری سێمانیەوە. بۆ ئۆتۆمبیل نزیکەی 1 کاتژمێر و 40 خولەک ڕێگایە. 15 کیلۆمەتر خۆرهڵاتی ناحەی باسنەیە. لە ڕووی کارگێڕیەوە سەر بە ناحەی باسنەی قەزای شارباژێڕە. لە ساڵی 1970 وەک زۆرێک لە دەکانی ناوچەکە بە بیانی پاراستنی سنوورەوە ڕاگوازراون. لە دوای ساڵی 1991ەوە ئاوادان بۆتەوە نزیکەی 40 ماڵە گەڕاونەتەوە. بەڵام لە دوای ساڵی 2000ەوە دوای بێئومێدبوونی دێنشینان لە دەسەڵاتدارانی هەرێم کە ناتوانێت دەستی ئاوادانی بگێنێتە ناوچەکانیان، ئەمیش وەک هەموو دێکانی تر چۆڵ بووە. ئێستا تەنها لە کۆتایی وەرزی بەهاردا و لە وەرزی هاویندا خەڵک دەگەڕێنەوە بۆ خزمەتکردنی ڕەز و باخەکانیان. ئەو خزمەت گوزارانی بۆیان کراوە تەنها خوێندنگایەکە کە ئێستا بێ خوێندکارە و پرۆژێکی ئاویش کە وەک دێنشینان ئەڵێن کەم و کورتی زۆرە. ناوچەی شارباژێر ڕێکێکە لە شارستانی کۆنەکان و بەهۆی سەختی سەرزەمینەکەی و ئاویژگەی و ئەشکەوت و پەسێەوە مرۆڤ ژیانی خۆی گونجاندووە لەگەڵ ژینگەکەیدا. بە پێی جوگرافیا شارباژێر دوو ناوی هەیە: شارباژێری سەخت کە شاخ و دۆڵ و گرد و ئاوی زۆرە، شارباژێری تەختیش زەوی تەختی زۆرە. بە بەشێک لە شارباژێری سەخت ئەوترێت سیوەیل کە لە موسەک و شابەدینەوە دەست پێ دەکات تا سوورەبان و نۆڕک. بارەی بچووک لە بناری شاخی سوورچە و ئەکەوێتە باکووری خۆرئاوای سلێمانیەوە کە 560 ساڵ پێش ئێستا ئاوادان کراوەتەوە. هەل لەو کاتەیە مەلانەبی کە ئێستا مەزارەکەی لەبارەی بچووکە حوجرەی کردوێتەوە و 40 فەقیه هەبووە. هەل لەوێش ئیجازەی مەلایەتی یاوە. لەو سەردەمەیە مەردەکی واتە شوێنی ڕوانینی دروست کردو و هاوشەوەی مەردەکەی شێخ حەسەنی گڵەزەردا. ئەمەی مەلانەبی لەسەر شاخێک بووە لە خۆرئاوای دیەکەیە، لەوێ وەرزەکانی ساڵ و ڕۆژ و مانگ و چلەی زستان و هاوینی دیاری کردو و 36 ساڵ خەریکی ئەم کارە بووە. ئەم دەیە نێژوەکەی کۆنا، چونکە پێشی هاتنی ئیسلامی ژەم دەیە خەڵکی لێژیاوە. لەبەرەوە ئێستا ئێمە کەلوپەل هەیە کە شوێن هەیە کە کراوە بە جادە، لە خراقی جادەیە قەبر دەرهێنراوە کە خەڵک لە گۆزەیان نێژراوە. دیارە ئەمە ئیسەردەمی پێشی ئیسلامە، بۆیە مێژوەکەی گەڕێتەوە بۆ 1500 ساڵ بەرەو سەرتریانی. لەو کاتەوە تا ئێستا ژیان لێرە بەردەوام بووە. ئەوەی من ئاگادارم لە باپیرمانەوە لە 100 ساڵی ڕابردووەوە تاکو ئێستا ئێمە لەم ناوچەی ژیاوین. ئەوەی کە باس بکرد لێرە شوێنەگەیە،
شوێنی ینی دەستنیشانکردنی کاتەکان بەڵێ وەسفێکی ئەوم بۆکەوە ئەڵێ 450 ساڵ پێ بەڵێ بەڵێ ئەوە لەلایەن پیاوێکی و زانایەکی ناوداری ئاینۆ دروستکراوە بناوی مەلانەبی کە ڕۆژژمێرێکە ساڵژمێرێکە ئەو کاتە دروستی کردو پێشی 450 ساڵ لەوە پێش ماوەیەکی زۆریشی پێشوە بۆ دروستکردنی لە 30 ساڵ زیاتری پێچووە تا ئەو تەقویمەی دروست کردو بەرهەمی هێناوە ئەو تەقویمە ئەومان پێڵێ سەرەتای وەرزەکانمان پێڵێ درێژی شەو ڕۆژمان پێڵێ کە لە ساڵا گۆڕانی بەسەرادێ ئەومان بۆ بازەکە ئەو تەقویمە ئەوانەی کە پیاوانی کۆمەڵایەتی و ناوداری ئەم ناوچەیە کەسێک لەوانە باوکی من بووە حاجی سلێمان دوای ئەو مامەم بووە کاک خەمینەغا کەسانی ئێستاشمان هەیە بۆ نمونە پیاوی ڕۆشن بیرمان هەیە لە ئێستاە کە ئامۆزامانە کاک ڕێبوار سیوێلی کەسایەتێکی ڕۆشن بیر و ناسرا و جەنابیشتان ئەی ناسن ئەمانە هەڵکەوتون و کەسانی تریش بارەی بچووک ڕووبەرێکی بەرفراوانی هەیە زۆری زەویەکانی بەراون لێرە جۆرەها میوە و بەروبوومی هاوینان هەیە بارێک کەرتی بیسوێشی کشتتوکاڵی سیوەیلە ڕووبەری زەوی دێ بارەی بچووک نزیکەی 12,000 دۆنمە کە بەم شێوەیە دابش بووە 227 دۆنم زەوی کشتتوکاڵیان هەیە 143 دۆنمی بەرا و 134 دۆنمی دێمیە 225 دۆنم ڕز و باخیان هەیە کە زۆربەی میوەکان لە باخەکانیاندا هەیە 253 دۆنم لە وەرگا و 4,000 دۆنم دارستان و 7,000 دۆنمیش بەردەڵانیان هەیە. دەست و بازووی ماندوی جوتیاران لێرە بە شێوەیە کە هەر کەسە و لای خۆیەوە کار بۆ جوانتر و باشترکردنی ڕز و باخەکانی دەکات تەنانەت خاتونەکانی دێ ئەوانیش وەک پیشەی هەمیشەیان خۆیان لە وەرزی بەهار و هاویندا تا ئەدەمە و پایزێکی درەنگ سەرقاڵی دروستکردن و کۆکردنەوەی ئەو بەروبمانن کە زۆربەیان بۆ وەرزیستان بەکاردێنن پورە حەبسە دانیشتۆ لێرە سەرقاڵی قەیسی و شکردنەوەیە ئەو ئەڵێت زۆر تامەزرۆی ئەوەم هەمیشە لە دێکەیا بم بەڵام بە ناچاری زستان دێ چۆڵ ئەبێت و ئەمیش دەبێت لەگەڵ خەڵکی ئاوایی کۆچ بکەنەوە بۆ شار. ئەمە خەریک چی لێ ئێستا لێ؟ وڵای خەریکی ئەو قەیسیم. ئەم قەیسێ چی لێکەی؟ وڵای ئەو قەیسەی قڕشمانێ و ئەمجا بۆ شلەوە بۆ کوڕ و بۆ کچوو. بۆ کچەکانی شەکەی؟ ئەرێ وەڵڵای ئەی قابیلە. ئەمە دوای بۆ خۆلی نافرۆشی؟ وڵای تۆ ئەگەر پارە بکاو بەرێ وەڵڵا ئەگەر زۆر بێ فرۆشی. هەموو هەر چوار وەرزەکە لێرەی تۆ؟ نە وەڵڵا. من بەهارێ هاتوومەوانێ و ئێستای تر ئەم هاوینە لێرە بووم و پایزەی شەڵاگەم ئەموو نەمردم ئەڕۆمەوە گەمەردیشم. نامیشەڵا تەمەنێ درێژ بێ. لێرە کەیتەوە سەرقاڵی چێوی؟ وڵا سەرقاڵی تەماتە و خار و ئەیکەین و بەڵام بەخوایتی من هیچی تیانەما کولەوین خواردوێتی و وا حکومەت بۆمان نانێ مزەخەیەک و دەرمان ڕێژێکمان بۆ بکاو باشە گوناحینەوەی خوراوە بە خەڵک زستان لێرە نامێن وڵی چۆڵە بێ ئەم دێخۆشە خۆی چۆڵ ئەرە بەخوە هەمووی ئەڕواتەوە تەلەبەی هەیە کاکەوەی وایە کاسب کاریە ئاوە ئینە دەوامی هەیە و ئاوە بە قوربان هەر خەڵکی ئەرێ بە ئەسڵ خۆ بەڵێ ئەرێ وەڵڵا لە دێشی کۆ ناتی نانا هەموو کەس هەرچی لەم دێ دەستنەژم لا ناشکی ئامین باسی کۆنم بۆ بکە کۆن خەریکی چی بێمانەتان نەکرد لە کۆنیش ناوەڵڵا هەی چتانەکە کۆن هەر کۆن حیوانیان بەخێوە کرد و مانگا و گاگەل و تووتن و مەرەزەوە ئەوان ناکرا ئێستا نەیەکرا ئێستا ناکرد نا هیچی تیانە بۆم دێ ناوامانێکم ئالێوا بوو سێ بڕقەیسی بوون و قۆغەتا وەرە چون خزمەتی ئەو ماڵەمانەکرد مام چەم خوا ئاپووی کا لەگەڵ مردوی حازریان
ئەما ئەو بەشک قەیسێ کوێتەخوا بەشمامە هیچی کەتیانە بۆ ئەم دێ بەشی نادان مناڵبووینێمە لە دەورمانەیە ئەوەنجا ئاکێکمان چای بۆ لێراکێک مزای بۆ جێمان بۆ ڕاخدم ئەومان چەگیان ئەیوە ڕۆڵە ئیتر ئەمجارەوە خزمەتمانە کرد لەبەرەوە قەیسێکمان بەش بە ئەم دارگوێزەکان گەورن تەمەنیانەیە گوێستانە بۆ کاتی خۆ بەڵێ گوێز زۆر بوو ئەو سای گوێز لەوایە نەبوو بەخواهین ئەگەر بیناسی قالە بەقاڵ بوو و عافیان کە نەماون حاجی قار و حەمە زلە و حاجی حەمە سوور و خوا عافیان کە ئەوە هەمووی هات یەکی 15-20 ئێسریانە هێنا لێرە و ئەم گوێزە بارەکرا زەبانی براکانی چیان نەماون ئێستا براکم نەبێتە لەو بەرێنە خۆشە ئێستا ئەو گوێزە ئەو بەرەی بۆمەی نەماوە نەوەڵاتە ئەوتەوە گوێزە هیچ پیۆنی باشە پورێ تۆ تەمەنە دێ ئەنی بۆ ئەو بەرەکەتەی جا نازان بەرەکەت نەما کاکە دڵمان گۆڕی خۆمان خراپی بە قوربانی بەخوا ئەو برایم ئەو برا گەورەم حاجیاغای برام لەوەیە پێڕانەیە گەی هین لە دەرگاوە گوێز و هین ڕۆکە چەڵتوک ئەچوو ئاوا کونیە کرە بانەکە و ئێسرەکان هات لەسەر بانەکە ئەنجا ڕۆکرە ئەمەندە بە بەرەکەت وشتیۆختی ئێستاش ئاوا مووی وێران و مووی وشک و برنگ و هیچی تیا ناکەی ئێوە جیلی گوێز و برنجی کوردین ئەرە وەڵڵا برنجی کوردی کەس برنجینی نییە برنج هەر برنج نییە خوێ لە کوردی زیاتر لێرە بە فەردە ئەنجارەوانێ بارەکرا خۆش وەنیە دڵی خۆش ئیسراحات باشە لێرە ئەم دێ زۆر خۆش بوو باسێکی خۆشێکی ئەم دێم بۆکە لە خەیاڵتاوێ بە گەنجی بە کچێنی وڵی تە هەر زۆر خۆش شای و لۆغانێ شای ئەکرات بیزدێ بانگەکرا بووکە ئادا سواری ماین تارای پیادرا ئاوێنەیە چوو بەرەو پیر و ئێستا بەداشکوری ناڵ لە سارێکی خۆن خۆ کەس نازانە بووکەیانە بەخوا وایە وایە گۆڕنەر تێشیە هەر هیچ نعال بەعمل ئەنجا بەخوا ئیتر ئاوا زۆر خۆش بوو هەمووی توتن و مەرەزە و زەرعاتی بەجێهێش و فەقیرە هەمووی لە وەختا کاکە سەدام ڕەبی ئەولاتت چێت ئێستا ئەگەر ئێمە بینەوە هەموو ماندیەکان ئاوادانکەینەوە ژیان چۆنە خۆش خۆشە ژیان خۆزگە باس نایوانە خۆزگە حەزەکەیوەنیە بەخوا وەڵڵا من ئەوەندە من ئەیواتم ئەم دێ بەخوا هەرچی کوڕ ئاڵەیە کج ئاڵێ بە قسان ناکەم دایان مەڕۆرۆ دایان خۆ هیلاگمەکە تۆ چی ئەکەی بە قوربانم ئەڵم بەخوا کاکە گیان تو خوا ئەگەر من تا خۆش باتمەوە بۆ بارێ ناوی بارەیەوە گەجێڕنەوە دوو برا هەبوون و برا گەورە چۆتە بارەی گەورەی ئێستا و برا بچووکیش لەم بارێ بچووکە نیشتەجێ بووە ڕیوایەتێکی تریژەیە دەبێت دووبار هاتبێت بارە گەورەکە چۆتە بارەی گەورەی ئێستا و بارە بچووکەکەش لەم بارێ بچووکە لایاوە چەند ڕیوایەتێکی تر هەیە بەڵام خەڵکی دێ ڕیوایەتی براکانیان بەلاوە پەسەند بووە لەبارەی ئەگەرچی دەستی نەخشی خودداوەند بەسەر ئەم ناوچەوە بە جوانی دیارە بەڵام دێنشینانیش خۆیان تااقەت و توانە و حەزی لادەییان خستۆ دەگەڕ بۆ جوانکردنی ناوچەکە پرۆژەی هەنگەوان و دەستەکانی خاڵەفایق هەمیشە ئاوێتە بۆ لەگەڵ هەنگەکانیە ئەو وەک خۆی باسی ئەکات خۆشترین و بەتامترین هەنجوینی هەیە چونکە لێرە تەنها گوڵە سروشتیەکانن بۆ هەنگەکان ئامادەکراون نەک شەکر حاجی سیروان پرۆژە گەشتیارەکەی لە دوورترین ناوچەی نیشتەجێبوونی شار و شارۆچکەکانی پارێزگای سێمانیە زیاتر لە 70 کیلۆمەتر دوورە لە مەرکەزی شاری سێمانیەوە بەڵام گەشتیاران زۆرترین کات ڕوو لێرە دەکەن چونکە ئاو هەوایەکی فێنک و خۆشی هەیە و ماسی برژاوێکی تابڵی بەتام و لەزەتی هەیە هەر لەم شوێنەی بەندە و حاجی سیروانی لێدانیشتوین کە شوێنی پرۆژە گەشتیارەکەیە سەرکردەی گەلی کورد خوا لێ خۆش بوو کاگنەوشیرۆ مستەفا سەردانی ئێرەی کردووە بۆ ساتێک پشودان ماوەتەوە ئەمەش ئێستا بۆتە جێگەی خۆشحاڵی خەڵکی ناوچەکە و حاجی سیروانیش باگوێیەک بۆ حاجی سیروان ڕادێرین و بزانین ئەو چۆن باسی پرۆژەکەیەکات
باسێکی بە کورتی ئەم پرۆژەی خۆتم بۆ کە ئەمە چییە چۆن دروست کراوە ئەم فکرێ لە کوێ نام شوێنە خۆشەوە بژێری بەشەوە سپاسانەکەم زۆر خێر بن سەر چاوانم ئەمە سەرەتا من لە ڕۆژهەڵات ئەم جۆرە پرۆژانم بینی بیرم کردەوە لای خۆشمان هەم زەویمانەیە و هەم ئەومان هەیە ئەکرێ ئەو پرۆژەیە بجوێزینەوە بە لای خۆشمان دوای چەند ساڵێک ئەنجا لێرە دەستمان بێمە کردو ئەم پرۆژەی لێ دروست بۆ کەسە هەر لە سەرەتایەتی بەڵام باشە بۆتە شوێنێکی گەشتیاری و خەڵکانێک سەردانمانەکەن و جەناویشتان هاتوون بەخێر بن ئەوە لەوە سەرچاوی گرتووە خەڵک زۆرێتە ئێرە ڕۆژە پشوەکان بە تایبەتی خەڵک زۆر لێ و ڕۆژەکانی تریش ئاساییە ئەم شوێنەی من و تۆی لێ دانیشتوین بەڵێ شوێنی وێنەیە کە سا بۆ بە مێژوو لێلا دانیشتوین بەڵێ ساڵی پار بەڕێز کاک نەوشیروان و کاک عومەر و کۆمەڵێکتر هاتنە ئێرە و لەم شوێنە دانیشت بوون لەم شوێنە من بەڵێ لێرە تا چەند گرنگە ئەم پرۆژانە لە ناوچە گەشتیارەکانی ئێمە بکرێ و سوودی ئەبێ بۆ خەڵک بەگشتی یعنی خەڵک هاان بین شتیوا جوان بکە لە دێکانەوە بێگومان گرنگی تایبەتی خۆی هەیە ئێستا ئەم پرۆژەیە گەرەر هیچی نەکردبێ ئاوادانێکی بەخشیوە بەم ناوچەیە ڕاستی خەڵخانێکی کە ئەم دەیان ناسیوە لە نزیکەوە ئەم دێ ناوناوەیەکی خۆی پێدا کردووە بەهۆی ئەم پرۆژە و وێنەی پرۆژەی تریشمان هەیە و کۆی کە جنابتان بینتانە لەبەرەوە زۆر گرنگە بۆ هاندانی خەڵق بە دەرەجەیەک دووش خەڵخانێک دێنە لێرە کاتێکی خۆش بەسەر بن و پشی خۆیان نەدەن بەڕاستی ئەم ئاوە سەرچاوەیە بە درێژای مێژوو هەبووە ئێستاش هەر بەردەوامە سەرچاوەکەی لە سەروترە ئێمە شاتی ئەم حوزانەمان لەبەر دروست کردە بۆی پرۆژێکی ماسیوە بەرهەم بێت شێوازی دروستکردنی حوزەکانیش هەر گونجاوە بۆ ئەم جۆرە ماسیە بەو شێوەیە ئێستا سێ حوزمانەیە لە ئایندا پێچێ پرۆژەکە فراوانتر و گەورەتر بێت چونکە خەڵخانێک لە ئێستا ڕوەکەن ئەم شوێنە و پێویستی بە شوێنی دانیشتن و زیاتر فراوانکردن هەیە و بەڵێ پێم جۆرە ماسیەک لێرە بەو ئاوە ساردە ئەژی جۆرە ماسیەک ناباسی بۆ بۆ چۆنیە بەڵێ ئەم ئاوە ساردە پلەکەی لە 12 و 13 پلەیە گونجاوە بۆ ئەم ماسیە کە پێ وترێ سەلەمون بۆ ئەم ماسیە گونجاوە بۆ ماسیەکانی تر گونجاو نییە بەڵێ ماسیەکانی تر لێرە بەڵێ ناژین بژی ئەوە دووسێ ڕۆژ ئەژی هێناومان تاقیمان کردوێتەوە لێرە بەستیان ناژین بفراز نابێ نەشیدم قسەتە خێقە بەڵام بفراز نابێ نەشیدم قسەتە خێقە بەڵام من لە ڕێشقی تۆنم بە خودا غەیری نەچی شێخە گێرێتەوە گەرچاوی بە زولفت بکرێ خێقە و سوبحەبەت نار و چلی کام و سەلید تاقەتم تاقە لە ژێرباری خەمانە گوڵەتم تاقەتم تاقە لە ژێرباری خەمانە گوڵەتم بکە ڕەحمێ بە دڵم چاکەتە ڕەحم بە غەریب بکە ڕەحمێ بە دڵم چاکەتە ڕەحم بە غەریب هەر کوجێ حوکمە ئەزانم نەخودا دەوری حەمێ هەر کوجێ حوکمە ئەزانم نەخودا دەوری حەمێ بەسە سادەمەی خودا دەستەیە خەمەش نەتەبی گەڕان لە بن دارگوێزەکان و سیرکردنی جوانی سروش تێر نەدەبووین لە ناکاو پرۆفیسۆر دکتۆر یاسین سەردەشتیم بینی خۆی و شمشاڵەکەی لەوێ بوو ئەو هاتبوو بۆ گەشت لەگەڵ چەند هاوڕێژیدا ئەویش بە کەمیشە بڕۆکی خۆشەوە پێشوازی لە خۆشمان و داواکاریەکەی کردین
ئەمڕۆ لەبارێ لە گەرمایەکی مانجی تەموزدا ئێمە لە کەش و هەوایەکی زۆر فێنک و خۆشدا لەژێر دارگوێزەکاندا خەریکی تۆمارکردنی بەرنامەی دێبەدێ بووین. لێرە چەند دۆستێکی ئازیزمان بینی، مامۆستا یاسین سەردەشتی لەگەڵ چەند هاوڕێکی خۆیان هاتوون لێرە پشوێشی کورد بن وچانێک بن لە ئەو جەنجاڵی شار دوورکەونەوە لەو گەرمایە. لێرە هەوایەکی فێنک لە ژنجێشی پاک و جوانە. لێرە ئێمە ورچیەوەمان لێگر کە هەمیشە لە کارە هونەریەکانە هەندێک کات شتێ بینین. داوامان لێ کرد بە پارچە مۆسیقایەکی جوان بەشدار بێت بۆ ئێمە هەم و بۆ بینەرانی بەرنامەی دێبەدێش. بە سوپاسەوە مامۆستا دڵی نەشکانین بەشدار بوو لەگەڵمانە. عن كل حكم أذان خدا جوي حبيب عن كل حكم أذان خدا جوي حبيب بس صالح خدا دسته خلق نتحبيب بس صالح خدا دسته خلق نتحبيب دێکەمان ساڵان قەڵەباڵغێکی زۆری هەبوو، بەڵام ئێستا بەهۆی ئەوەی کە ئاسی مەعیشەت لە گوندەکانە دابەزیوە خەڵک زۆرتری سوێتە شارەوە. هاوینان خەڵکەکە دێتەوە. ئێستا زستانان خەڵکی ئێرە چۆڵی کردو چۆتە ناو شارەوە. هاوینانێنە سەرقاڵی چییە بکات؟ سەرقاڵی زیاتر باخوباخاتیان هەیە کەمتر کوشت و کاڵە. چیەکەنەوە بەروبوومەکان چیچی؟ زیاتر گوێز و قۆخ کەمە. یەک دوو پرۆژەشی تایە، پرۆژەیەکی هەندی تایە و پرۆژەیەکی ماسیشی تایە. لە ڕووی گەشتیاریەوە هەتا بڵی جوانە، هەتا بڵی زۆر جوان ڕێکخراوە، بەڵام احتیمامی پێ نەدراوە لەلایەن حکوومەتەوە. بەڵێ خەڵک دێ و حەچەند دووریشە، بەڵام خەڵک هەر دێت. لێرە زۆر باشە، لێرە گەرما هەر نییە، ئاو زۆرە، ئاوی کوشت و کاڵ زۆرە، ئاوی خواردنەوە زۆرە، لێرە گەرما نییە، هەستی پێ ناکەی. لە 35 پلەتە ناپەڕە گەرمی لێرە. ئەکرێ بڵێم لە هەردوو لاوەکو پێویست گرنگی پێ نەدراوە، هەم لای خەڵکی خۆیەوە، هەم لە لای حکوومەتیشەوە ڕاستی. خەڵکی خۆی ناوچەکەی شۆڵ کردووە، هەڵبەتە هۆکار هەیە بۆ شۆڵکردنی، نەبوونی خوێندنگە و نەبوونی بژێوی ژیان و ئەمانە هۆی ئەوە بۆ کە خەڵک شۆڵیگە. دوجاریش حکوومەت وەکو پێویست ئەوڕی لەم ناوچانە و ناوچەکانی تریژ نەداوەتەوە. هیچ هەندانێک نییە کە من لێرەیان لەلایەن حکوومەتەوە بۆی بەردەوام بم لێرە، یا کەسێک کە لێرە جوتیارە کاروبارێکە، هیچ هەندانێک بۆی نێ، دەستخۆشیێک بۆی نییە کە بۆی لێرە بەردەوام یا هەڵکاریکردنێکێتی کەم و کوڕیەکانێتی چارەسەرکردنی کەم و کوڕەکانی لە دێشی ئاوایە تەنیا تراکتۆرێک نییە بۆی خەڵک کاروباری خۆی پێ بکات. لەبەرەوەمانەوە چۆڵکردنی ئەم شوێنانە پەیوەندی بۆ هەیە. ئەم لادێ بۆ ئێمە لە پێشترا زۆر مانایکی تایبەتی هەبوو، بە ئێستاشەوە لەبەرەوەی ئێمە ناوشار تەواوی پێداویستەکانمان بۆ پڕ ناکاتەوە، هەر نەبێ بۆ ئاسوودەیی ڕۆحمان یان بۆ هەنێ پێویستی کە هەمانە لێرە و لە ناوشاریش پەیوەستین بە ناوشاریشەوە
بەڕاستی دەورێکی کاریگەری هەیە بۆ ئێمە هاتنەوەمان ئاسوودەیەکی زۆرمان پێبەخشێەوە مرتاحین فێنکە بەڕاستی کەینەوانەیە ئەوە نیە وەکو سەفرێک بە تایبەتی بارێش کە بەڕاستی ناوچەیەکی زۆر فێنکەوە هەبوونی چەندین شوێنی جوان یعنی هەستەکەی کە بەڕاستی ئاسوودەیەکی پێبەخشێ ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش بێت شوێنێکی وەکو ئەم لادەی ئێمە شوێنی گەشتیاری زۆر باشی تیا هەڵەکەوێت ئەگەر حکوومەت هاوکار بێ و یارمەتیمان بە هەر لە پێداویستە سەرەتایەکانە وەکو قیر یان دابینکردنی شوێنێکی وەکو ئەم ناوچەیەکە بەڕاستی پرۆژەیەکی گرنگ هەیە هەر کەسێک هاتبێت چەند جار دووبارەی کردێتەوە بەڕاستی ئەمە وا لە لادێکە ئەکایان لادەکانەکات کە بەردەوام خەڵک ئەو بێتاقەتی کە لە ناوشارە هەیەەوە ئەو پێویستی کە بۆی پڕ نابێتەوە یان ئەو ئاسوودەی لە ناوشارە نیەتی لێرە پڕی ئەکاتەوە بەڕاستی بەڕای تۆ چی بکرێ مەسەلەن وەڵا بەڕای من بۆ نمونە ئێستا ئیحتیمام بدرێ بە پرۆژەکان بۆ نمونە ئەم پرۆژەی ماسیەمان هەیە کە خەڵکانێکی زۆر بەهۆی و ئەزانن کە بارێ پرۆژانە شەر بارێنیە هەموو دێک بەشی خۆی ینی ئەتوانم بڵێم لەم ناوچەیە لە کوردستانە دێک نییە کە نەتوانێت پرۆژەیەکی تا بکرێ و خەڵکی بۆ ڕاکێشە بەڕاستی هنيابي هابي حيوانا صافولاتي نورانا ديما يعني يا جرجوانا بها نشتمانا بها نشتمانا دل به خود بیشنایی که سان کنه بر بیان دک به سرگردیشنایی دل عاشق دیوانتا شینای بیخوتی روانم هوا کی هاورا میارم نیزای باقی بارم آوا بهم نیشته منم آوا بهم نیشته